وڵی داواکاری ئەم جیازیان داوە پێمان هەڵێ مانگی 50,000 40,000 بۆ 50,000 بڕێ و 15 ڕۆژ جارێک بەڵێداتە مواتن ئێوە ڕۆژە قەولیان بە ئێمەدا وتیان کاکە بیدەنەوە 7,000 ئەڵێ بیدە 6,000 و لژنشماندانەوە بتانگرن هەم سزنەکردن درێن محکەمە هەمیش کالەکانتان لۆغە بێتەوە ینی چاشماین واللهی ئەو ڕۆژەیان لە چیسە لە سەفحی خۆیان دایان گردا هەچ کەسێ لە 6,000 زیاتر بیفرۆشێ ئەوە ڕقەمەکەیە کاکە دەبکلێتە ماتە 30,000 تێناگەن گەرەکیانە ڕستمان ببرن کاکە کۆمپانیا وڵاتی لە بن دەرکرد ئێمە کاتی خۆی لە ساڵی 96 غازێکمانە داوە 350 دینار بۆ ساعات 170 دینار ئەوانیشیان داوە ئێمە 250 دێنەمان داوە 350 ئێستاکە گەرێکیان نییە ینی ئەو کەوچکی کە ئاشی پێخۆی ئەیانی ئەوش لێ ببڕن مامەگیان خۆی کێشەکە خۆی لە خۆی ئایسا غاز کەمە ئەم جازایی دەن حکومەتی جیازێکی دا پێمان ئەڵێ گەرێ هاوڵاتی سوپەرکەی پێ ئەو بەرنامە دابگرێت لەلایەنی ئەو بەرنامەوە غاز وەربگرن ئەو بەرنامە گەرێ هەموو ماڵێ موبایل مواسەفاتی هەبێت ئەو بەرنامەی هەبێت خەتی هەبێت ئێمە هەموو ماڵی ئەمەی نییە ئەمجا ئەو بەرنامەش پارەی تیابێت لەلایەنی ئەوەوە پارەیش بنێرێ و مانگی دوو بتڵیش مانی دوو بتڵ فقط زیاترێتەوە ناتوانێت بتڵ وەربگرێت ئەوەیە ئەم جاڵێ بە 6,000 بیفرۆشە یعنی لە سعرەکەی ئێمە داگرێت ئێمە ئیسفادەی بۆمان نییە بە 6,000 هیچ ئیسفادەیەک بۆمان نییە ئەمجا هەموو ماڵی ئەو خەتەی نییە و موبایل مواسەفاتەی نییە مواسەفاتی نییە ئێمە چۆن دەبریکەن چۆن غاز بفرۆشم من بەیانی یعنی لە ماڵێک ژاڵێ دوو بتڵ 15 ڕۆژ یەک بتڵێکی بدەمێ ئەم عیشە بۆ ئێمە دەری نایێنێ ئەم جاڵێ بە 6,000 بیفرۆشە